بینەرانی زاری کرمانجی سڵاوتان لێبێت دیارە شەپۆلێکی بەفر و باران هەرێمی کوردستانی گرتوتەوە ئەم شەپۆلە لە ناوچەی سیدەکان چرتر بۆتەوە بەفرێکی باش باریوە بەم هۆیەوە لە ڕێگەی نێوان سۆران سیدەکان لە درەنگانی شێوی ڕابردووەوە هاوڵاتیان و گەشتیاران بەهۆی زۆری بەفربارینەوە پەچی هاتووان کەوتبوو لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی سۆران دیارە توانرا ئەم هاوڵاتی و گەشتیارانە کە ژمارەیەکی زۆری پاسی گەشتیاری بوون ڕزگار بکرێن و بگوازێنەوە بۆ شوێنی مەبەست لە سنتەری قەزای سیدەکان بەفرێکی زۆر باش باریوە میوانداری بەرپرسی هۆبەی کشت و کاڵی سیدەکانمان کردووە بەڕێز عەبدوڕەحمان مستەفا بەرپرسی هۆبەی کشت و کاڵی سیدەکان ئەگەر هاوکارم بی بێتێرانە سڵاوت لێبێت کاک عەبدوڕەحمان دەکرێت بزانین ڕێژەی بەفربارین ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو چۆنە بارانبارینە چه ئاستێکدایە ئەم لە 24 کاتژمێر ڕابردوو 38 ملیم باران باریە دەگەت 14 سانتیمەتر بەفرەوە ئەم ساڵ تاکو ئەمڕۆ 735 ملیم باران باریە دەگە 21 سانتیمەتر بەفر پارتاکو ئەمڕۆ 280 ملیم باران باریە لەگەڵ 33 سانتیمەتر بەفر. ئەم باران و بەفرە پێت وایە بۆ وەرزی هاوین بۆ کەرتی کشت و کاڵی سوودی باشی هەبێت. ئەم ساڵ ئەلحەمدوللا بارانێکی بەفر و بارانێکی باش باریەوە کە ئیسفادەی زۆرە لۆ کەرتی کشت و کاڵ و لۆ ئاژەڵداری و لۆ هەموو بارێکیوە و بەفرێکی زۆر لە چایەکان باریە. ئەم باران و بەفرە بووتە هۆی ئەوەی کە کانیا و جۆگەکان ئاویان زیاتر بێت یاخود کانیاوەکان کە پێشتر بوون ئەم ساڵ بتەقنەوەیان ئاویان لێ پەیدا ببێت. بەڵێ زۆرینەی کانیاوەکان ئەم ساڵ تەقینەوە بەهۆی بەفر و بارانێکی باش باریە ئێوە ڕووبار بۆش بوویەوە جۆلەکە و کەندەکان زیاد بووینە ئاو. زۆر سپاس بەڕێز عەبدوڕەحمان مستەفا بەرپرسی هۆبەی کشت و کاڵی سیدەکان. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان ئاماری بەفر و باران بوو لە قەزای سیدەکان دیارە هەر بەهۆی ئەم بەفر و بارانە زۆری ڕێژەی بەفربارین لە ئیدارەی سەربەخۆشتۆران لە تەواوی پەروەردەکانی ئەو ئیدارەیە کرا پشووی فەرمی ئێستا لە قەزای سیدەکانیش دەوام ئاساییە تەنها دەوامی قوتابخانەکان کراوەتە پشووی فەرمی. بەڵێ